سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم مناڵان و گەنجانی کوردستانەکەین بە بۆنەی سیهەمین ساڵاتی دامەزراندنی ڕێکخراوی گەورە و گرنگ و گرانی مناڵپارێزی کوردستانەوە. هەڵبەتە ئەم یادە دوو واتای تایبەتی بۆ هەڵەبجەیەکان هەیە لەبەرەوەی هەم یەکەم ئۆفیسی مناڵپارێز لە ناو شاری هەڵەبجە یەکەم پرۆژەی لە دەرەوەی ئۆفیسی سەرکی لە شاری هەڵەبجە بووە، هەم ئەوەی کە هەڵەبجەیەکان هەمیشە لە پرۆژە و کارەکانی مناڵپارێز سوودمەند بوون و سوودیان وەرگرتووە. ئێمە ئەمڕۆ بۆ بەرزڕاگررتنی ئەو یادە کۆمەڵێک چالاکی جیاجیان ئەنجامەدەین خۆیان لە چالاکیە پیشەیەکان، کاری چنین و دەست درومانی خانمان، چالاکی هوەری میوزیک، شێوەکاری تابلۆ و پێشکەشکردنی چەند خەڵاتێکی ڕێزێنانە بە کۆمەڵی گەنجی سەرکەوتوو کە لە سنتەرەکە مام. سەرەڕای سەختی و قورسی بارودۆخی کارکردنمان بەهۆی پەتای کۆرۆناوە کە دوو جاردەواممان ڕاگیرا بەهۆی پابەندبوونمان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە توانیمانە ئەمە بەرهەمبێنین، هەرچەنە خۆمان لێ ڕازینین، بەڵام ئیشەڵڵا لە ساڵی داهاتووترا بە دڵنیاییەوە کاری زۆر باشترەکەین. ئەم ساڵ بەداخەوە ئامارەکانمان زۆر باشین بە حکمی پەتای کۆرۆنا، جارێکی دیکەی ئەڵێمەوە، بەڵام نزیکی 314 بۆ 15 گەنج تا ئێستا سوودمەند بوون لە خولەکانی ئەمە و خۆشبەختانە زۆربیان هەر ئافرەتن.